شێست تا هەفتا لە سەدی وشە قورسەکانی ئینگلیسی ڕەگی لاتین و یونانیان هەیە. ئێمە خەڵک دەچێ ئەو وشە قورسانە لەبەر دەکات، هیچ هەستێکیشی بۆی نییە. بەڵام ڕێگاکەی تکنیکەکەی ئەوەیە کە دەتهەوێ وشەهایەکی زۆر بەقووەت و سەخت بزانی، دەبێ باشترین ڕێگا ئەوەیە یەک دانە ڕەگی لاتین فێربی. ئەو ڕەگە لاتینە لە هەر چۆ بیبینی، ئێمە سێرێکیان ئەوڕۆ سیر دەکەین و ئیدیکەش هەیە لە هەر چۆتۆ لەوەی بەولاوە کە ڕەگێکی لاتین وەکو پۆرت فێربووی لەوەی بۆلاو دەیناسیەوە بێەوەی کە دیکشنێری پێویست بێت و دەزانیت هەستت بۆ هەیە دەزانی باسی چییە. جا بۆیە ڕەگناسینەکان زۆر گرینگە. ئەوەڵین ڕەگی ئێمە ئەوڕۆ ڕەگی پۆرتە. پۆرت لە قەدیمەوە دوو معنای هەبوو. پۆرت ینی هەڵگرتن، ئەوە زیاترین معناکە ینی هەڵگرتن، مەسەڵەن شتێکی بەشاندا دێ هەڵی دەگریە. معنایەکی دیکەشی هەیە بە معنای دەرگایە قەدیم، بە معنای دەرگا کەڵکیان لێ وەردەگرەوەکۆ دەرگایانەی کە قەدیم وەکو ئێرە دەیبینن، ئەو دەرگایانە پێیان دەکوت پۆرت. بەڵام زۆربەی معناکە ئێستا بە معنای هەڵگرتنە، هەڵگرتن. ڕەگی ئەو ڕۆمان پۆرتە، هەرە جوورێکە لەو شکڵەدا دەیبینین وەکو شت هەڵگرتن. پۆرت ڕەگێکی لاتینە کە معناکەوەیە هەڵگرتن. ئەو نیشتی هەڵدەگرین بۆ گواستنەوە، بۆی دەڵم پۆرت بە لاتین. ئەوڵی وشەمان کە لەی ساڵ بۆ پۆرتە بڵە دیوتە پۆرتی تێدایە. ئەبڵ ینی توانایی و قابلیەتی ئەوەی هەبێیانیەوە ئەبڵ شتێکە بە وشەکەی ئیزافە دەکەین. پۆرتە بڵ ینی قابلیەتی هەڵگرتنی هەیە، وەکو کۆمپیوتەرێکی قەدیم مەسەلەن لە زێهنەتدا تەسەور کە هەڵ نەدەگیرە، بەڵام دواتر کۆمپیوتەرەکان لۆپتۆپەکان چکولە بوونەوە یا تەلیفۆنەکان نێویان پۆرتە بڵە، ینی دەتوانی هەڵیانگری لەگەڵ خۆت، بەڵام قەدیم کۆمپیوتەرەکان ناتوانانی هەڵگری. دەبێ ئەو تەسەوریکە ئەو وشەی پۆرتەی لە ناو وشەکەدا ببینی. پۆرتبڵ ینی هەر شتێکی کە دەتوانی هەڵیگری لەگەڵ خۆت بێنی و بیبێ بۆ بەر بۆ بەر. لەپتۆپ پۆرتە بڵە، بەڵام ئەو کۆمپیوتەرە قەدیمیانە کە قورس بوون پۆرتەبڵ نەبوون. کەواتە وشەی ئەوەڵ پۆرتبڵ ینی شتێکی کە دەتوانی هەڵیگری، وەکو مەسەلەنەوە ئایپەدە پۆرتە بڵە، دەتوانم لەگەڵ خۆم هەڵیگرم بیبە، بۆی دەڵم پۆرتبڵ ینی شتێک کە دەتوانیت هەڵی بگریت. وشەی دووەم کە زۆر بە کەڵکمان دێ ئیم لە ئینگلیسیدا ینی ژوورەوە. ئیم هەمان ئینە بە ئینگلیسی ینی ژوورەوە. پۆرت ینی هەڵگرتن بەرەو ژوورەوە. مەسەلەن لە حاجی عومەران مەسەلەنەوە سیارەکان شتیان هەڵگرتۆ دێنە ژوورەوە، شت هێنانە ژوورەوە، دەوتە ئیم پۆرت ینی ئین ینی بۆ ژوورەوە، پۆرت ینی هەڵگرتن بۆ ژوورەوە ینی هاوردە. ئیمپۆرت ینی هاوردە. دەبێت تەسەوریکی پێویست ناکە لە بەریکەی کاتێک پۆرتت ناسیەوە ینی هەڵگرتن. ئیمیژ ینی ژوورەوە دەزانی تۆ تەسەوری دەکەی. پێویست ناکە تۆ ئەگە هەستت هەبێ بۆ وشەکان پێویست ناکە لە بەریکەی، بەڵام ئەگە هیچ هەستت نەبێت لە بەریکەی. ئیکسپۆرت، ئیکس ینی دەرەوە. لەوەی بەولاوە هەر کات ئێمە ئیکسی دەبینین ینی دەرەوە. ئیکس ینی دەرەوە. پۆرتیش ینی هەڵگرتن بۆ دەرەوە، ینی هەناردەکردن. مەسەلەن لە هەڵەبجەڕا ئەو هەنارەکان دەنێرنە دەرن، بەوەی دەڵێن ئیکسپۆرت، دەینێرنە دەرەوە بۆ وڵاتەکانی دیکە، ینی هەڵی دەگرن بۆ دەرەوە. ئیکس پۆرت هەناردە. دوایە وشەیەکی زۆر جالە، ئەمن زۆر کەیفمەوە دێ، ترانس ینی لە شوێنێک وەکو A بۆ شوێنێکی دی وەکو B. مەسەڵەن لە هەولێر بۆ سلەیمانی، لە شوێنێک بۆ شوێنێکی دی پێ دەڵێن ترانس. زۆری کەڵک لێ وەردەگرین لە شوێنێک بۆ شوێنێکی دی، هەرە جوورەی لە ڕسمەکەدا دەیبینن. پۆرتێکی کە پێوە بنین ترانسپۆرت ینی هەڵگرتن لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە، لە شوێنی A بۆ شوێنی B پێی دەڵێن گواستنەوە. کەواتە گواستنەوە ینی ترانسپۆرت، پۆرتەکەی ببینە و ترانسش ینی لە شوێنێک بۆ شوێنێکی دی.
وشەی بعدی پۆرتەرە، ینی ئەو کەسانی کە مەسەلاەن دەچێ هۆتێلێک کەسێک دیێ جانتاکات لێ هەڵدەگرێ و یارمەتی دەدا بەوانە دەڵم پۆرتەریە ئەو شتانێک کە جانتا شتەکە شتێر بەوەش دەڵم پۆرتەر پێ کە معناکەی بارگرە، ینی ئەو کەسێکی یارمەتی دەدا بارەکەت بۆ هەڵدەگرێت پۆرت ینی هەڵگرتن ئی ئارەکەش دەیکاتە فاعیل ینی کەسێکی کە بۆت هەڵدەگرێت شتت بۆ هەڵدەگرێت پۆرتەر. وشەی بعدی پۆرتفۆلیۆیە. فۆلیۆ ینی لە بەرگی ڕادێ بەرگ ینی ینی کاغەز کە دواتر بۆتە کاغەز. پۆرتفۆلیۆ ینی ئەو جانتایی کە سیڤی و دۆکمنت و شتەکانتی تێدایە کە شەقیەکەیان نەشکێ و وەکەوەی کە لێرە دەیبینم پۆرتفۆلیۆ ئاوەی دەبێت تەسەوەرکەن ینی فۆلیۆ ینی ئەو دۆکمنت و کاغەز و پەیپرانەی کە هەڵی دەگری. پۆرتفۆلیۆ ینی جانتایەکی ئاوە کە شتەکانتی تێداوی پۆرتفۆلیۆی پێ دەڵێن. وشەی بعدی ریپۆرتە، مەسەلاەن دەبینی کەسێکە لێرە مەسەلاەن پەیامنێرێک ریپۆرتێرێک لە شوێنێک دەبینی ئاوری گرتۆ دەینووسی و دەیباتە سەر تریزۆ مەسەلاەن دەیباتە ڕووداوی دەیڵە بەوەی دەڵێن ریپۆرتەری ینی بەک ینی هێنانەوە ینی دیسان ینی هێنانەوە ریپۆرت ینی هەڵی گرە بهێنەوە ینی گواستنەوەی خەبەرێک شتێک ریپۆرت. پۆرت ینی هەڵگرتنەوەی ڕێژی ینی بەک ینی دیسان بەرەو ماڵێ تۆ دەچێت دەرێ دوای دێەوە ماڵێ ئەمباک سندێەوە ماڵێ شتێکی دەجۆزیەوە بۆ شۆنی خۆی مەسەلەن ڕی ینی بەک. راپۆرت گەیاندن ریپۆرت ینی راپۆرت گەیاندن یانی گواستنەوەی خەبەرێک شتێک ئەوانەی کە خەبەر دەگوازنەوە. بە وشەی بعدی دیپۆرتە. دی زۆر ئیشمان پێی دەبێت دی ینی دوورکردنەوە لە لاتیندا دی ینی دوورکردنەوە. پۆرت ینی هەڵیگرە و دووریکەوە. دیپۆرت کەواتە ینی دیپۆرتکردنەوە ناردنەوەی کەسەکان مەسەلەن ئەوەش توانی هەستی پێ بکەیت پۆرتی تێدا و دی ینی لەوەی بەولاوە کە دیت ناسی ئێمە دی زۆر دەبینین ینی دوورکردنەوە. پۆرتی شت کە ناسی زۆر جگەیان دەیبینی ینی هەڵگرتن و دوورکردنەوە. دوای وشەیەکی دیکە سپۆرتە سەب لەوەی بەولاوە ئێمە زۆری دەبینین لە ناو لاتیندا سب یا ساب کە ساب دەنووسرێ سپیشی پێدەڵان ساب یانی لە ژێرەوە لە بنەوە ئەندەر ئەو ساپۆرتە کە ئەو بێ دەگاتە ئەو پێ ئەوەش دەبێتە پێ بۆیە پێدەڵان ساب. ساب پۆرت ناخێنرێتەوە زۆر سەختە دەگۆڕێت دەبێتە پێ بەڵام هەردووکیان هەریەکن ینی هەڵگرتن لە بنەوەڕە ینی پشتیوانیکردن لەوە ڕادێ ینی وەکو ئەوەی چۆن لە بنەوەڕا هەڵگرتەوە ڕایگرتووە دیوتە سەپۆرت ینی هەڵگرتن لە بنەوەڕا ینی پشتیوانیکردن. ئین سەپۆرتبڵ ینی ئەوەندە قورسە کە ناتوانانی لە بنەوەڕا هەڵیگری. ئین سەپۆرتبڵ ینی ژیانێکی کە مەسەلەن قابلی تحمل نییە ینی مەسەلەن ژان هەیەکمان هەیە قابلی تحمل یا سێرێک ئیش هەیە کار هەیە کابراایەک دەیکە تۆ ناتوانانی بەڕاستی پشتیوانی لێ بکەیت بۆوانە دەڵێن ئین سەپۆرتبڵ ینی ناتوانانی پشتیوانی لێ بکەیت تەسەوریکە. دواتر ئەو شوێنانەی کە گوتم پۆرت ینی دەرگا قەدیم کە واردی وڵاتێکی دەبووی ئەو پادشا و شتەکانەوە نیا و دەرگایەکی ئاوایان هەبوو تۆکەوە هەویستات بچێ ژوورەوە دەبێ بەرگەیەک نیشان دابە ئەو بەرگەیە بۆی کە لەو دەرگایە بڕۆیە ژوورە و دەرگای پێیان دەکوت پۆرت. پاسپۆرت ینی بەرگەیەکت پێیە کە دەرکیان بۆ دەکردیەوە ئیجازەیان دەدەیت تۆ بچێ ژوورەوە کە ئێستا شەرەوەی هەیە ینی تۆ پاسپۆرت بۆی کە لە فڕۆکەخانەیە کچی ناو وڵاتێکەوە دێ پاسپۆرتت هەبی ینی بۆی کە لەو پۆرتی فڕۆکەخانە ینی دەرگای هاتنە ژوورەوەی وڵاتێک کاتێک لەو دەرگایە دەتێ بچێت ناو وڵاتێک دەبێ و پاسەت پێ بێ پاسپۆرت لەوێ ڕاهات و پێویست ناکە لە بەریکی. ئێرپۆرت ینی دەرگایەکی کە بۆ هەوا و بۆ فڕۆکە دانراوە ینی
ئەوەیە فڕۆکە بە حەوادا دەفڕێ، ینی پۆرتێک دەرگایە کە ڕەتی بە حەواوە هەیە، پێی دەڵێن ئێرپۆرت. دیسان پۆرتی لێردا دەبینین کە بە مانای فڕۆکەخانەیە ئێرپۆرت. وشەی بعدی ئەوە زۆر جالبە ئەپ. دیسان کوتم ئەوە لە ئاپ ڕادێ، بەڵام چۆن گەیشتۆتە پێ دەبێتە ئاپ، چون ئاپ پێ زۆر سەختە خێنەوە. ئاپ ینی بەرەو، ینی ڕوبەڕوو بوونەوە. ئەوە کە ڕووی منە ئێستا ئەو کامێرایە لە ڕوبەڕووی منە، بۆی دەڵێن ئەپ. ینی ئەم ینی ڕووم لەو کامێرە، بۆی دەڵێن ئەپ. پۆرت ینی ئەو شوێنانەیە نییە کەشتی، و ئەو کەشتیانەش بۆی کە پچن ناو وڵاتێکی دەبێ پسنە ئەو پۆرتانە ئێرانە. دەرکای فڕۆکە ئێرپۆرتە، فڕۆکەخانەیە دەرکای کەشتی ئێرێ، بۆی کە پسنە ناو وڵاتێک دەبێن لێرە ڕاوەستم پسنە ژوورێ. جا قەدیم کە ئنجین و ماتۆڕ و شتیوانە بوو، ڕادەوەستان مەسەلەن فەقیرانە ڕادەوەستان تا با لێیان بدا و ئەو کەشتیە بڕوا بۆ لای ئێرە. جەجاری وایە بەهەکە بە زیدی واندا دەهات تێدەگەی بۆ لای وێ نەدەڕۆیشتن، دەبا ئەوانە ڕاستابن تا بایەکە سوڕا باوە پاڵی پێوە نابان ڕۆیشتبان بۆ لای پۆرتەکەی و ینی چوبانە ژوورەوە ئەو لە نێو وڵاتەدا. بەو کاتێک کە بایەکە دەسوڕاوە ئەو کەشتی پاڵ پێوە دەنابووی کە بچێ بۆ لای ئەو دەرگایە، پێیان دەکوت ئەپۆرتونیتی، ینی ئەپۆرتونیتی لەوێ ڕاهاتوە، هەلێکە دەرفەتێکە بایەکە ئەلحان هاتەوە بەرە وێمان دەبە. ینی لە ژیانیشدا هەرە و مانایی هەیە، هەڵ دەرفەت دەبێ ڕابۆسی تا بایەکە لێتدا و بەرەو ئەو هەدەفەی کە هەدە بەرەو ئەو شتێک هاتە بدبە. ینی تەسەوری کە ئەو داستانێک کە ئاپۆرتونیتی لە چۆڕاتوو کە بە مانای هەڵ و دەرفەتە. دواتر وشەیەکی دیکە زۆر گرینگە ئیمپۆرتنت، ینی گرینگ. دوودانە بۆکسی تەسەور کە بۆکسێکی دەکەیەوە سووکە هیچ تێدانێ، بەڵام بۆکسێکی دیکە دەکەیەوە شتێکی قورسی تێدایە، ینی ئیم ینی ژوورەوەی، ینی ژوورەوەی شتێکی قابلی هەڵگرتنی تێدایە بە نیسبەتی ئەو شتەیە ئەو بۆکسەی دیکە کە هیچی تێدانێت، کەواتە ئەوە گرینگە. ینی گرینگ وشەی ئیمپۆرتن ئەلەوە ڕاهاتەوە. ئەگە تەسەوری بکەی تۆ دوو بۆکسان تەسەورکە، یەکیان هیچی تێدانی، یەکیان لە ناو ژوورەکەیدا شتێکی قابلی هەڵگرتن و بۆ هەڵگرتنی تێدایە، کەواتە ئەو بۆکسە گرینگترە لەوەی چونەوە هیچ تێدانەوە شتێکی تێدایە. ئیمپۆرتەن کەواتە بە معنای گرینگە. کمپۆرت کەم زۆر زۆری دەبینین لەوەی بۆلاوە، یان پێکەوە کەم. مەسەلەن لە کۆنگرێسوە دوای وشەکانی دیکە ئاسان زۆر گرینگە، کەم ینی پێکەوە. پۆرت ینی هەڵگرتن، کەم پۆرت ینی هەڵگرتنی خۆت لەگەڵ خەڵکی. مەسەلەن ئێمە لەوانەیەکیدا بە شێوەیەکی ئەو نیە دەڵێن خۆت سوگمەکە، ینی خۆت ینی دەتوانین تۆزێک تەسەوری سوکردن، کەسێک کە خۆی سوک دەکا خۆی هەڵناگرێت بە نیسبەتی ئەو خەڵکێک کە لەوێ دانیشتون، کە تۆ خۆت هەڵدەگری بە نیسبەتی ئەو خەڵکی کە لەوێ دانیشتون، ینی خۆت محتەڕەم دەکەی، ڕەفتار دەکەی. بەوە دەڵێن هەڵس و کەوتکردن، ینی هەبە و شێوەیە کە ناو جەمعەکەدا خەڵکەکە ڕەفتار و هەڵسوکەوت دەکات، تۆژەکە بە نیسبەتی وان خۆ هەڵگری بێنێ سەرێ، پێی دەڵێن ئەوە لەوێ ڕاهاتوە، ینی هەڵس و کەوت ڕەفتارکردن. کمپۆرت ینی هەڵگرتنی خۆت لەگەڵ جەمعەکە، ینی هەڵس و کەوتکردن، ڕەفتارکردن. کەواتە ئێمە پۆرتی کە دێنین ساب کە بە معنای بنەوەیە، سابی پێوە دەنین، دەبێتە لە بنەوەڕ هەڵگرتن کە معنای پشتیوانی هەیە. ئەگەر دی ینی بە معنای دووری هەیە پێوە بنین، دەبێتە ینی هەڵگرتن، دوورکردنەوە، هەڵگرتن و بەرەو دووری بەرە، ینی ناردنەوە. ئیم ینی ژوورەوە، پۆرت ینی بیهێنە ژوورەوە، ینی ئەو لاتینانە کە فێر دەبی پێویست ناکە، ینی دایان ناسێەوە. ڕی ینی دیسان بەرەو ماڵێ، ینی باک. پۆرت هەڵگرتن بەرمەسەن تۆ دەچی هەواڵێکی دەبینی دەیجۆزیەوە دەیهێنێەوە ناو ڕووداوی و بڵاوی دەکەێت، بۆ وەڵام ڕیپۆرت گواستنەوە. ئیکس ینی دەرەوەی، کەواتە هەر یەک لەوانە تۆ بە وشەی بە ڕەگی پۆرتەوە دەنەی مانایەکی تازە هەڵدەگرێت. لە جیادەوەی کە بچی دەنگ بەدەنگی ئەو وشانە لەبەرکەی، ئەتۆ پێویستە ڕەگی پۆرت بزانی و کە تەوایەوانە. ئەگە چین چەند میسالێکی لێ بدەین،
بۆی کە زیاتر پێتان خۆش ئێرە سرعتی زیادکەم بە لە یوتوب دەتوانانی سرعتەکەی زیادکەین مەسەڵەن پۆرتبل ئێمە باسمان کرد شتێکی کە هەڵدەگیرێ سندڵ I bought a small portable heater for my room دەڵە من هیتێرێکی بچووکی قابلی هەڵگرتن بۆ ژوورەکەم کڕی ئەو میساڵانەی دوایش بۆ خۆتان بخێنەوە پێت خۆشە ڕایگرا import ینی هێنانە ژوورەوە our country imports cars from Germany وڵاتەکەمان ئۆتۆمۆبیل لە ئەڵمانیاوە هاوردە دەکات دەهێنێتە ژوورەوە export ینی ناردنە دەرەوە مثلا Kurdistan exports oil to the world market مثلا کوردستان نەوت هەناردەی بازاری جیهان دەکات transport ینی گواستنەوە لە شوێنی A بۆ شوێنی B we need a truck to transport these heavy boxes پێویستیمان بە بار هەڵگرێکە بۆ گواستنەوەی ئەم سندوقە گرانانە و پۆرتەر ینی کەسێکی کە شتەکانت بۆ هەڵدەگرێت سندڵە the porter carried our heavy luggage to the room بارگرەکە جانتا قورسەکانمانی برد بۆ ژوورەکە مثلەن پۆرتفۆلیۆ ئەو جانتایە کە شتەکانتی تێدای بەرگە و کاغەزەکانتی تێدای کە وانێکیان نەشکێ و سوزان the artist showed his portfolio to the gallery owner هونەرمەندەکە فایلی کارەکانی ینی فایلی کارەکانی ئەو ئارتیستەکە هەموو خڕ کردبەوە پێشانی خاوەنی گالێرەکەدا report the journalist will report the breaking news tonight ڕۆژنامە نووسەکە ئەم شەو هەواڵەکە ڕادەگەێنێت دەیجۆزێتەوە ریپۆرت ینی پۆرتی دەکات بەرەو ماڵێ دیپۆرت ینی هەڵگرتن بۆ دەرەوە the government decided to deport the criminal حکوومەت بڕیاریدا تاوانبارەکە بنێرێتەوە کەواتە لەوەی بەولاوە دیپۆرت هەستمان بۆی هەیە سپۆرت ینی بنەوە هەڵگرتن لە بنەوەرە My family supports me in my education خێزانەکەم لە خوێندنەکەمدا پشتیوانیم لێ دەکەن کەواتە دەزانی بۆ پێی دەڵێن پشتیوانی insupportable ینی قابلی پشتیوانی نییە the pain in his leg was insupportable ئازاری قاچی قابلی تحمل نەبوو بەڕاستی ئەوەندە قورس بوو comport ینی خۆت هەڵگرتن لەگەڵ خەڵکی چۆن ڕەفتار و هەڵسوکەوتکردن دەڵێ he comported himself with dignity during the crisis دەڵێ ئەو لە کاتی قەیرانەکەدا بەڕێز و هەیبەتەوە هەڵسوکەوتی کرد ینی comport خۆ هەڵگرتن ینی دەزانی ینی چی important ینی ئەو نیا بۆکسەی کە شتەکەی شتێکی قابلی هەڵگرتنی تێدا بوو بۆیە ناوی گرینگە important ینی گرنگ It is important to sleep 8 hours a night دەڵ زۆر گرنگە کە شەوانە 8 کات ژمێر بخەوی جا لەو بەشەی کە پۆرتەکە بە معنای دەرگایە ئێمە سێ میسالمان هەبوو پاسپۆرت مثلا you cannot travel internationally without a passport دەڵ تۆ ناتوانیت سەفەری دەرەوە بکەیت بەبێ پاسپۆرت پاس ینی بۆی کە لەو دەرگای ڕەتبی پاس ینی ڕەتبوون لەو پۆرتە بۆی کە پاس بکەیت دەبێتەوە بەرگێ بۆیە پێی دەڵێن بۆیە پاسپۆرت دوایە ئێرپۆرتمان هەبوو ئێرپۆرت ینی دەرگایەکی کە مەخصوصی فڕۆکێ لە حەوارا دێ لە حەوارا واردی وڵاتێکی دەبین We arrived at the airport 2 hours before the flight دەڵێ ئێمە 2 کات ژمێر پێش گەشتەکە گەیشتینە فڕۆکەخانەکەواتە ئێرپۆرت ینی فڕۆکەخانە ئەویدی کە opportunity up ینی بەرەو پۆرت ینی هەڵگرتن بەرەو هەرەو کەشتەکەی تەسەورکەن کە منتەزیری بایەکە بوو لی بدا بچێتەوێ ینی هەڵ دەرفەت This job offer is a great opportunity for you دەڵ ئەم ئیشە هەلێکی زۆر باشە بۆ تۆ کەواتە ئەلەوە ڕادێ هەموو لاو پۆرتە ڕادێ ئەگەر لەوەی بەولاوە سەیری بکەین پێویست ناکە وشان لە بەرکەین دەیان ناسینەوە ئەو پاش و پێشانە کە پێوەیان دەنین لە وانەکانی دیکەشدا ئێمە دەیان بینین هەموو یەکن کە پۆرت لەبەرکرد ئەوان دیکەیری سەبمان هەیە هەمیشە ساب ینی ژێرەوە جا ئەو سابە بە ڕەگەکانی دیکەشەوە دەنووسێ دواتر زیاتر لەوانە دەبینی بەڵام هەموو ئەوەی وانێ ئەوڕۆمان لە پۆرت ڕادێ زۆر سپاس